بینەرانی عزیز سڵاوتان لەبێت. بەڕێزان لە ساتە وەختی سەرهەڵدانی ڕابوونی ئیسلامی لە کوردستان و لە سەروبەندی سەرهەڵدان و پەیدابوونی گوتاری ئیخوان موسلیمین لەم ناوچەیە جۆرێکی دیکە لە گوتار و پرۆژەی ئیسلامی سیاسی لە کوردستان لە دەرەوەی مۆدێلی ئیخوان موسلیمین پەیدا دەبێ و لە ڕەوتێکی نوێدا بە نێوی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی لە کوردستانی عێراق خۆی بەیان دەکات کە دامەزرێنەرانی زۆربیان لە مەلا و کەسایەتە ئاینیەکان پێگات بوون و دیارترینیان مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی و مەلا عەلی بیارە و مەلا لەتیف پێنجوێنی و کەمال دۆڵپەمووی و ئەحمەد عەبدوڵڵا دەلاک بوون. دەوترێت مێژووی سەرهەڵدانی ئەم بزوتنەوەی ڕوون نییە و بەر لە خۆبەیانکردن ساڵانێک بەنهێنی کاریان کردووە و ڕای جیاواز لەسەر مێژووی ئەم ڕەوتە ئیسلامی هەیە و هەندێک لەسەر چاوەکان مێژوەکەی دەگێڕنەوە بۆ ساڵانی 1975 بۆ 76 و هەندێکی دیکەشیان پیان وایە لە ساڵی 1970دا سەر هەڵدەدا و بۆ چوونێکی دیکەش مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ 14 نوێی 1984 و لەم بەروارەدا ژمارەیەک لە ئەندامەکانیان وەک هێزێکی چەکدار دەچنە شاخ و لە 4 نوێی 1985دا باڵێکی سەربازی بە ناوی لەشکری قورئان پێک دەێن و دەست بەکاری چەکداری و سیاسی دەکەن. بەڕێزان یەکەمین کەسێک کە دەکرێتە ڕابەری گشتی ئەم بزوتنەوەیە مامۆستا شێخ محەممەد بەرزنجیە کە ئێستا میوانە لە ستودیۆی ڕوودا و مێژوو لەگەڵمان بە مەبەستی قسەکردن لەسەر مێژووی سەرهەڵدان و هۆکارەکانی دروستبوون و ئامانجی سەرهەڵدانی ئەم ڕەوتە ئیسلامیە چەکداریە و پێگاتە و دەستپێک و ژینگەی سیاسی و کۆمەڵایەتی و کات و شێوازی کاری سیاسی و چەکداری و هەل و مەرجە دەرێکی و نێوخۆیەکانی دروستبوونی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی و سەرهەڵدانی ڕەوت و باڵە جیاوازەکانی دیکەینێ ئەو شەپۆلەی کە بەڕابوونی ئیسلامی ناودەربا لە کوردستان تا ساتە وەختی هەڵۆشانەوەی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی لە ساڵی 1970 و ڕاگەیاندنی بزوتنەوەی ئیسلامی میوانداری بە ڕێزیمان کردەوە یەکەمین ڕابەری پێشووی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی و پێشەوای ئێستای کۆمەڵی ئیسلامی. مامۆستا شێخ محەممەد زۆر بەخێر بێ بۆ بەرنامەی ڕوودا و مێژوو خۆشحاڵ بووین بە ئامادەبوونی لە بەرنامەکە. ئەمەنیش زۆر سوپاستان ئەەکەم، شادمانم بەوەی کەوە بۆ یەکەم جار ئێمە ستۆدیۆی ئەم کاناڵی ئەوەی بەڕێز ومێدەوارم کە لەو گفتوگۆیی کە جەنابەت دەیکەیت و من لە خزمەتانە جوابی پرسیارەکان جەنابتان دەمەوە. خۆی گەورە هەموو لایەکمان مۆوەفەقە بە شێوەیە قسە بکەن ئینشاڵڵا هەم کەڵکی ئاینەکەی تیابێ هەم خێر و بەرەکەت بێ بۆ میلەتە چەساوەکەی خۆمان کە میلەتی کوردی. زۆر بەخێر بێ مامۆستا گیان. مامۆستا گیان من بەر لە هەر شت پێم خۆشە بۆ پرسیارە بێمە خزمەت جەنابەت ئەمەوێ ئەو پرسیارە بکەم کە مامۆستا شێخ محەممەد بەرزنجی کێیە؟ بە ناوی خۆی بەخشندەی میهرەمان، سەنا و ستایش بۆ پەروەردگار، درودی بێپایان بۆ حەزەتی محەممەد صلی الله علیه وسلم و بۆ ئال و ئەسحابی. بەندە محەممەد نەجیب حەسەن ئێمە لە بناماڵەی ساداتی کوردستانین. خۆتان ئەزانن ساداتی کوردستان بەرەی سێ برای ئەساسین: ئیمام ڕەزای، ئیمام ڕەزا و سەید ئیسماعیلی موحەدیث و ئیمام حەمزە، کە ساداتی کوردستان زۆربەی لەبەرەی ئەم سێ زاتە مبارەکەن. بەشێکیش لە ساداتی کوردستان حەسەنین، چونکو ئەم سێ برایە حسەینین. جا لە حەقیقەتە من لە عایلەیەک بووین کە خۆتان دەزانن عایلەی ساداتی کوردستان لە 75 فەرع، هەر چوار پارچەی کوردستان ساداتی تایە بۆتە 75 فەرع. یەکێکی لەو فەرعانەی ساداتی کوردستان بە درێژی مێژوو کە سادات لەدایک و ئەچنە سەر حەزەتی فاتیمە زەهرا کچی ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم و لە باوک و ئەچنە سەر حەسەن و حوسەین دوو خۆشەویستەکەی پێغەمبەر و دوو ڕۆڵەی ئەسەدوڵڵا. واتە سادات لەدایک و نەوەی ڕەسوڵڵان لە باوکشۆ نەوەی ئەسەدوڵڵان حەقەی ئەمانی شبل بن بەچکە شێر بن. جا ئومێدەوارم ئینشاڵڵا سادات هەمووی وایە بە ئیمتدادی تەریخ ئەم بنەماڵی سادات هەم ئەهلی عیلم بوون، هەم ئەهلی عیرفان بوون، هەم بەڕاستی دڵسۆزی ئومەی ئیسلامی بوون و لە هەر قوترێکە لە ئەم جیهانە ژیابن دڵسۆزی ئەو قوترە و ئەهلی ئەو قوترە بوون. حتا بەنسبەت کوردستانی گەورەی خۆشمانەوە کە ڕاستی ساداتی زۆری تایە دوو تەبەقە دەوری باڵایان بینیوە لە خزمەتی ئەم میلەتی کووردا، تەبەقەی سادات، تەبەقەی عولەما و زانایان. وەڕێکەوتە سادات هەمووکو عولەمان لە هەمان کاتیشا ساداتن و عولەمایشن هەردوویانن.
وكولا العلماء قادة والأتقياء سادة. علماء رهبرن أتقياء سرورن كواتا علماء كأتقيان هم رهبرن هم سرورن. جابنا ماڵی سادات و علەمای کوردستان ئەم دوو شەریحە گەورەیە ئەم دوو تێژە گەورەیە وەکو خزمەتیان بە عەقیدە و ئەخلاق و هەموو بارێک لە بارەکانی ناحیە لە ناحیەکانی زام خزمەتی میلەت و موسڵمانانیان کردووە لە هەمان کاتیشا خزمەتی نیشتمان و گەل و نەتەوەکان لەبەرچاو بووە. بۆ نمونە وەتۆ بڵەو نەگەوێتەوە جوای ئەو پەرحەلەی قسەی لێ بکەم دوای لەوانەیە لە سوالەکان ترا ئەو قسەی لێ بکەم. خلاصە ئێمە بنەماڵەیەکی هەم عیلمی ئەم بنەماڵەی نەسەبی ساداتین لە کوردستانە. زۆر باشە مامۆستاگیان. سەرەتای دەستپێکی بەشداری سیاسی یا با بڵێم خەباتی نهێنی و کاری سیاسی مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی لەکەیەوە دەست پێ دەکات. دەوترێت یەکەمین قۆناغی ئێوە بە مەلایەتی دەست پێکات. ئەم قۆناغە چۆن بوو چۆن دەستان پێکرد؟ بەڵێ ڕاستیە من کە لە ساڵی 1966 ئیجازەی عیلمیم وەرگرت خوێندنی من لە کوردستانی لە حەقیقەتە ڕۆژ هەڵات و واروها لە کوردستانی باشوور زیاتر خوێندووە لە هەردوو کوردستانەکە خوێندومە. هەر لە مناڵیمەوە تا ئیجازەمە کردووە 45 مانگۆسام هەبووە. لەمان کاتا لە جامیعی بەغا کولێ ئاداب قسمی لۆغی عەرەبی و علومی ئیسلامیش دیراسەم تەواو کردووە کە ئیجازەم وەرگرتووە دەستم کردووە بە کاری ئیسلامی وەکو وەعز و نەسیحەت ئیمامەت و خەتابەت تەدریسی فەقێ و عولەما. لە هەمان کاتیشا هەر لەو کاتا بیرم لەوە کردوەتەوە و بەواسطە ئەوە کە هاوڕێی چاکم هەبووە هەم لە فەقێتیە هەم لە مەسلکی مەلایەتیە هەم لە خزمایەتیە بیرم لەوە کردەوە کە ئینسان دەبێت لە جامیع و مجتەمع و کۆمەڵگا ئەبێت دەوری ئەساسی هەبێ بەڵێ وەعز و ئیرشاد خوتبە و هەروەها ئامۆژگاری تەدریسی فەقێ ئەمە مهمەیەکی چاکن وەزایفێکی پیرۆزن بەڵام دەعوە و تەربیە بانەواز ئەمجا هەوڵدان بۆ تحقیقی عەدالەی ئیجتیماعی بۆ ڕەفعی زوڵم لە مەزلوم ئەمە بەلامە شتێکی ئەساسی بوو بەپێی ئەو دیراسی کە لە قورئان هەمە و لە سونەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەمە و لە سیرە و تەریخی ئەنبیا لە قورئانە و سیرە و تەریخی ئەصحابی ڕەسوڵ صلی الله علیه وسلم و عولەمای ئەتقیا و ئەولیا و عورەفا و قادەی مخلیسین کە حیاتی ئەوانم خوێندۆتەوە بەلامە واجب و من لەو بارەوە خزمەتێکم هەبێ هەم بە دینەکەم هەم بە گەلەکەم هەمە نیشتمانەکەم. لەبەرەوە لە ساڵی 1978 بیرمان کردو مجموعەیەک لە ئەهلی علم و مجموعەیە لە ڕۆشنبیرانی تریش کە ئەهلی علمیش هەم ڕۆشنبیرن چون بازێ مستەلەح هەیە بەلام ناقیسە بڵێ عولەما و زانایان و ڕۆشنبیران نەخێر عولەمایانی کە هەموو ئەوان ڕۆشنبیرن لەگەڵ ڕۆشنبیران کە ئەوانیش هەرێکێ لە تەخەسوسی ئەهلی علمن چونکە من بەلام وایە علم نییە ڕەبانی نەبێ هەموو علمێ ئیسلامیە هەندەسە ئیسلامیە چون ئەگەر کابرا هەندەسە نەزانێت چۆن مزگەوتەکەیتەوە چۆن خانوەکەیتەوە چۆن ڕێگۆمان چاکەکەی چه هەندەسی تروق چه هەندەسی تروق بێت چه هەندەسی بینا بێ و هەروەها ئیکتیشافاتی علمی هەندەسەیە پاشان کەواتە هەندەسە علمێکی ئیسلامیە طب علمێکی ئیسلامیە جا زانایان ڕۆشنبیرن و ڕۆشنبیرانی زانایانن جا بەلام لەگەڵ چەند برایەکە لە زانایان و ڕۆشنبیرانی و زانایانی ڕۆشنبیران و ڕۆشنبیران کە زانایانن ئەوانیش لە حەقەتە بیرمان کردووەوە کە لەم ئەم میلەتی ئێمە کە میلەتێکی موسڵمانە کەوا قورئان بڵێ نوێش ئەفەرمێ نوێش کراوە لە ڕۆژ فەرز کراوە نوێش فەرز کراوە بەڵام عەدلی بەلاوز ئەو نەموهیمە ئەفەرمێ ئین الله یەأمر بالعەدل يعني عدل زۆر مهمە جا میلەتی ئێمە کە ئەو کاتێمە بیرمان لێ کردو نەماوە 3 ملیۆن و 40 ملیۆن و 10 ملیۆن بەڵام میسەکە باس دەکەن ئەڵێ میلەتی کورد بە هەموو پارچەکانیەوە 40 ملیۆن تا 50 ملیۆنە بێ ئەم میلەتە ئێمە تەماشامە کرد تەماشاکرد لە بازی وڵاتان مەسەلا ڕەئس الخەیمە حکوومەتە عەجمان حکوومەتە قەتەر حکوومەتە کوێیت حکوومەتە لە محیتی ئەتڵەسیا جەزیرەیە هەیە 50,000 کەسی تایە ئیداری خۆیان هەیە میلەتێکی 50 ملیۆنی بۆ ئەبێ خۆی ئەبێ وەکو قاسیرین وابێ خەڵق ئیداریان کە بەلامانە واجب بوو هەر لە
منطوقی قورآن و مەفهومی سونە کە ئێمە هەوڵ بدەین بۆ ڕزگاری ئەم میلەتە یارمەتی ئەم میلەتەمان بکەین چین بەدەمی ئەم میلەتەمانەوە ئەمیش وەکو میلەتانی جیهان خاوەنی ئیرادە و ئیدارەی خۆیان بن. زۆر باشە مامۆستاجان ئەگەر بۆ بگەڕێنەوە بەر لەو تاریخە تۆ یەکەمین قۆناغی مەلایەتیت لە ساڵانی 16 بۆ هەفتە لە گوندی نەوەی بناری سوورێن بووە. بەڵێ ئەو کات هیچ پەیوەندیەکەت لەگەڵ شاعری گەورەی کورد منەویری کورد مامۆساقانە هەبووە لە نزیکەوە بینیوتە؟ مامۆساقانیە ئێمە خزمایەتیمان هەیە لە دوولاوە. بەڵێ مامۆساقانیە من بە خزمەتی گەیشتوم ئیسفادەم لە دوو شتی کردووە. بەڵێ یەکەم ئیسفادەم لە تەواضوعی کردووە. ئەو پیاوە کە عالم بوو کە ئەدیب و شاعرێکی مەشهور و معروف بوو معلقاتی سەبعە کە صاحبەکانیان مەشهورە لەناو هەموو عەرەبا بەڕاستی ئەمیش حەقە بوو کتێبەکانی بەو شێوە دیراسە بکرێت لە جامیعەتە بەڵام بەداخەوە یەکەم ناحی تەواضوعەکەی دووهەم ناحی ئەدەبیات و نیشتمان پەروەریەکەی زۆر معجەب بوو پێی لەبەرەوە زۆر خۆشەویستی لە بینمانە هەبوو هەم لە بینی من جەنابی مامۆستا شێخ محەممەد قانع کە لەنەوەی کابلی مەریوانە کە کابلی لە ئەسا کاکە براهیمە یەکێکە لە ساداتی بەرزنجە ئەرزت بکەم لەگەڵ کاکە بڕهانیش و هەم کاکە وریا ئەڵبەتە بە خزمەت کوڕە سێهەمەکەی نەگەیشتم کاک سەلاح بەڵام وەلەو ئەو ناوی تریشان لە خۆیان نابوو کاک بڕهان ناوی تری هەبوو کاک وریا ئەوەتەی سەهل پێڵەن وریا جامانە ئاشناییمان هەیە خزمایەتیمان هەیە دۆسایەتیمان هەیە لەگەڵ مامۆساقانیە زۆر خۆشەویستی لە بینمانە هەبوو. باشە مامۆستاجان هەرچەندە بەداخەوە لەو ڕۆژگارەیە هەندێک بۆچوونی خراپ بووە سەبارەت بە شاعری گەورەی کورد مامۆساقانە بەوەی کە ئەم پیاوە شوێعیە و لە دین لایەوە و هەندێک بۆچوون لەو بابەتانە بەڵام پێم وانە بۆچوونی ئێوە سەبارەت بە کەسایەتێکی وا بەو شێوەیە بوو بێت. مامۆساقانە ئەو لە چیەوە بوو مامۆساقانە دوو ئوسلوبی هەبوو یەکیان ئەهلی مەزاح و قسەی خۆش بوو نیکتە خۆش بوو جا خەڵک ئەو کاتە نەیەزانی نیکتە خۆشی شتێترە بە شێوەیە تەفسیریانە کرد. یەکێتریشەوەی بەڕاستی ئەو زاتە دژی زوڵم و ستەم بوو وارێکەوت عیلم و عیرفان هەر کەسێک کە دژی زوڵم و ستەم وایە ئەوانەی کە زاڵمن بەچی ناشرینکەن تۆهمەیان بۆ کرد ئەمە مامۆساقانێدا دیوانەکەیە ئەو مەتا ئەوی حەزەتی ڕەسوولیەکە صلی الله علیه وسلم حەزەتی ڕەسوولەکە کێی کا بەو شێوە. زۆر باش باشە مامۆستا شێخ محەممەد تۆ لە ساڵانی 76 بۆ 77 کە ئەو کات بە مەلایەتی ئەچیتە ئوردوگای شانەدەری دەوتری لەو ڕۆژگارانەیە مامۆستا شێخ محەممەد بەرزجی هیچ کات شەرمی لە بەعەز نەکردو لە میبەری مزگەوتەکانەوە وتاری ئاگرینی ئەخوێندە و دژی ستەمی بەعەز دەنجی هەڵەبڕی و وتاری ئەخوێندەوە. ئەو ڕۆژگارانە چۆن جورئەت و بوێری ئەوەتان ئەکرد کە دژی بەعەز قسە بکەن؟ ئایا لە پشتی شێخ محەممەد بەرزجیەوە هێزێک هەبوو گروپێک هەبوو؟ ئایا ئێران هیچ دەعمێکی ئێوەی ئەکرد لەو کاتەیە هیچ هاوکاریکی ئەکردن یا ئەمە هەوڵێکی شخصی شێخ محەممەد بەرزجی خۆی بوو وەکو مەلایەکی ئاینی؟ ئەمن حقیقەتان عەرزکەم تازە من لەم تەمەنا کە طبعا گەیشتومەتە مەرحەلەیەک وەکو جەنابتان معلوماتان هەیە ئینسان کە لەدایکە بێ هەتا عمری ئەچێتە 15 ساڵ پێڵن پێوترێت طفل و جەمعەکەی ئەطفال و زەراری و جەمع مفرد زوڕیەت یعنی ئەمجا غیلمان و ئەو ناوەی هەیە دوایی ئیتر کە ئەبێتە 15 پێڵن یەکێکە لە شوبان تاسی ئەبێت یەکێ لە کوهول دوایەوە کە گەیشتە چل ئەبێ بە یەکێ لە شیوخ پاشان ئێستا من عمر تقریبا لە 65 جوانایە وازانم حەزەتی ئەبوبەکر الصدیق حەزەتی ئەو ڕەسوولی یەکەم صلی الله عليه وآله وصحبه وحەزەتی ئەبوبەکر وحەزەتی عومەر وحەزەتی عەلی وحەزەتی حەسەن ئەم چوارە 63 ساڵ عمریان کردووە ئەمنە 2 ساڵ وزیا حەق بوو لە خی گەورە ڕەحم پێ بکە تازە لەم تەمەنا پێویست ناکا خۆم هەڵکێشم یام خەیر خوانە خواسە خلافی بەس مێژوەکە وە خۆی حقەتەکەی ئەوەیە ئەمن تەماشام دەکرد لە دنیا زوڵمی واکەوە کرابێ لە هەر کەسێ لە هەر میلەتێ ئەو زڵمەنە کە کراوە لە کورد
و ئەو ڕژەمەی کە بەغای کردوێتی لە میلەتی کورد بەڕاستی بە ئیمتدادی تاریخ مەوسوعاتی تاریخ خوێنەرەوە نەکراوە لە هیچ میلەتێک لەبەرەوە ئەو سیفەتانەی کە ئینسان افتخاری پێوەکە شانازی پێوەکە یەکێ ئەوەیە کە ئینسان لە بنەماڵەیەکی ئاینی بێ دووهەم کە تۆ لە سیلسلەیەکی ئەهلی عیلم بی ئەبێ حەق بڵێ حەقیقەت بڵێ جا لەبەرەوە من تەماشامە کرد ئەو خەڵکە فەقیرە کە لە مجەمەعی شانەری بوون یا خەیر لە ئۆردوگاکانی تر بوون بە زۆرە مرێ حکوومەت هێنابوونی ئەو هەموو دێهات و قەسەبە و ناحێ و قەزانە چۆڵ کرد بۆ میلەتە هەژارە ئەمە غیرەتی ئینسان قوبولی ناکە قسەنەکە ئەمجا لەبەرەوە حتا جارێکیان مەسئولێک هاو بۆ ماڵمان وتی باشە تۆ بۆ نە قەساڵی بە حکوومەت مەسئولەکە خزم بوو لەبەرەوە کە خزم بوو حەزێکە قسەیەکم بۆ بکە کە من تۆزێ ئاگام لە خۆم بێ و حکوومەت قوبولی ناکا لێم و وتم بابە بۆتاندا ناوین بەلۆعەی وشک ئاویتیان نییە بیخواتەوە مشک ئەو خەڵکە فەقیرە بۆ واتان لێ کردووە من ئەبێ حەقیقەت بڵێم جا مەبەستم چییە مەبەستم ئەوەیە ئەو زوڵمە کردیومە خۆم بۆ نەیەگیرە ئەمما کێم لە پشتە و غەیری خوا بەخوا هیچ کە لە پشتم نەبوو ئەو کات هیچ مەسەلەن هیچ ڕێخستنێکی نهێنی هیچ کارێکی نهێنی نەبوو لەگەڵ لەگەڵ هێنا ئەو کاتە کە ئەمن لێە بوو بیرمان لەوەیە کردەوە چۆن هەوڵ بدەین تەنزیمێکی سری دروستکەین کەواتە دەنجێک هەبووە شتێک هەبووە کە بیرمان لەوە دەکردەوە چەمەند چەند بەرادەرێکی باشەمان هەبوو لەوانە یەکێ لەوانە مامۆستا مەلا محەممەدی شارە زووری و ڕەحمەتی خوای لێبێ یەکێ لەوانە مامۆستا عەبدوڕەحمان نەوڕەسی بوو یەکێ لەوانە عەرزی با سەعادەت کەم مامۆستا شێخ لەتیفی واژەی یا بەرزنجی بوو کە ئوستاد جامیعە بوو لە مەخیرە یەکێ لەوانە مامۆستا لەتیفی پێنجەر وەکو باسی کرد یەکێ لەوانە مامۆستا عەلی بیارە بوو ڕەحمەتی خوای لێبێ کۆمەڵێکی زۆر لە مەلا مامۆستایان و لە هەروەها موسەقەفین و ڕۆشنبیرانی کەیش یەکی وەکو مامۆستا حەسەن مامۆستا حەسەنێکمان هەبوو پیاوێکی زۆر حاسەی حەمەخالیان پێوت یەکێ لەوانە حاجی ئەحمەی کاک عەبدوڵڵا پیان حاجی ئەحمەی عەبەدەلاک ئەوە لەو پێڕە کۆمەڵێکی چاک بوون لە عقەدایەکێ لەوانە شێخ سادق نایە بوو یەکێ لەوانە سەید غەفور نایە بوو کۆمەڵێکی زۆر لەو پێوانە کە سەرمان لە یەکەدا و دانیشت و مامۆستا شێخ سیدیقی سەرگەت بوو ڕەحمەتی خوای لێبێ ئەمانە تقریبان ئیسە نابێ هەمویان هەڵبدەم کۆمەڵێکی زۆر بوون دا کە دانیشتین هاتن بە ناوی داعوەتیەکەوە دا بەحرەمانش هاتین بۆ دیێنێک نەمانێش بە شێوەیەکی و عەلەنی بێ بیرمان لەوە دەکردەوە تا لە ئاخرا لە ئەنجامی لە ساڵی 1970 ئیتفاقمان کرد لەسەر دامەزرانی تەنزیمێکی سری بە ناوی حەرەکەی ڕابطەی ئیسلامی خەدمایل کوردستان باش بیرۆکەی بمبەخشە مامۆستاجان بمبەخشە بیرۆکەی ئەم دامەزراندنی ئەم بزوتنەوە ئەم ڕەوتە ئیسلامیە نوێ لە ساڵی 1970 هیچ تەوژمێک یا بڵێم هیچ منهەجێتێکی دەستێکی دەرەکی لە پشتەوە بوو ئێران هیچ کات ئاگای لەم جمجوڵی ئێوە هەبوو ئایا تەوژمی ئیخوان موسلیمین چەند تەسیری لەسەر ئێوە هەبوو یاخود ئەمە پرۆژەیەکی کوردی بوو لەلایەن کۆمەڵێک زانای ئاینی کوردیەوە لەبیری ئەوە بوون هێزێکی سیاسی چەکداری دروستکەن دژ بە زوڵمی بەعەس مەسەلا ئەو کاتە هێشتا ئێران نەبوو بوو بە جمهوری شا هەرما بوو علاقی بە ئێران ببێ ئەمە یەک دوو ئیخوان موسلیمین تەنزیمێکی قەدیم بوو طبعا لە ساڵی هەفتا حەرەکەی ئیخوان عەبدولکەریم زەیدان مراقبی ئیخوان بوو لە عێراق لەبەر بەتشی بەعسیەکان زوڵمی بەعسیەکان هینەکەی وێسان قەزەی نیشاطاتی ئیخوانی وەستان چونکو بە زۆری لێگرتن و ئەزیەتیەکردن و ئەمە خۆی ماوە هەردووکە عەبدولکەریم زەیدان ماوە عەبدولکەریم زەیدان ئەوان لە پشتی ئێوە نەبوون نەخێن هیچ علاقەیەکمان لەگەڵ ئەوانە نەبوو بۆ تورزێ ینی ئەمە بیرۆکەیەکی خۆڕش بوو لەناو هەناوی کۆمەلگای کوردی و مەلایەنی ئاینی زانایانی ئاینی کوردیا سەری هەڵا سەبەکەش ئەوە بوو وەکوتم میلەتەکەمان مەزڵوم بوو یەک بۆچی ناویشمانە حەرەکەی ڕابطەی ئیسلامی کوردستان ئەوڵە حەرەکەی مقابلی سکوونە یعنی تاکەی دانیشین بزاوت و جوڵە بۆ نەجوڵین ئەمجا بۆیە ڕابطە إشارة بآيات القرآن يا أيها الذين آمنوا اصبروا وصابروا ورابطوا واتقوا الله لعلكم تفلحون جاك الله والرابطوا أم آيات أمريكا يا أيها الذين آمنوا اصبروا صبرتان هبه جاك كسي برسيار كابل يخو مقابلك شو صبري هي جاك أفرمي وصابروا
وصابروا معناه دوباره صبر كردنيا يعني وغالبوهم في الصبر تقول قاعدة علمي عربية أجد فعلك مجرد لقى فعلك مزيد كوبو مزيد كبو تشيبو غلبة يعني مغالبة كان بس مقابلة كتانا للصبر باشا بيوندي كما بس لقى الشيء بيوند ما بس للرابطة كان لبيني خوتنا ياخد أم بيوندي بو دروي خوتان رابطة كبو تشيا تقول دائما جناب الدزاني هاد تنظيمي كي دروز ببي أو تنظيم إسلامي بي يا هشتي كي تربية طبعا أبي بيركاتو لوكا أبي جماور بخوي الربط ده جمالش خو تزاني تويجو هيني زورة شيني جوازة طبقاتي زورة بله طبعا بيت بيركاتو سبينة طلبة لقلبي سبينة معلمين مع مستعاني لقلبي مع مستعاني تدريسي بله لابتدائي وتا جامعة كريكاري لقلبي مهندسين لقلبي لا شيني جوازك أول حمو شيني جوازك تكواتو أبي ربطك لبيني خوتو أنا ربطو لبيني وأنا أواني جبار الرخراين بدرسكي حتى يما يكم رخرة دروس ما كان لنا وتشينا كان رخرة علماء ما دروس كنا ومنا رابطة العلماء رابطة العلماء بوشينا معنا اتحاد علماء تقول رابطة العلماء ناوي هر أصي حزبك تيها كلي حركة رابطة إسلامي رابطة العلماء رابطة الطلبة جاء رابطة بيوندي كله هاتو لو هاتو باشا ما مسجن بمخشى بالله فهم باشا أمي أوبر شاربكم لو روجاريا میلەتی کورد گەلی کورد کێشەیەشی نەتەوەیی هەبوو یاخود کێشەی ئاینی هەبوو یعنی بۆ خۆت ئاگاداری میلەتی کورد میلەتێکی مسلمانە کوردستان کۆمەلگایەکی مسلمان نشینە ئێمە هیچ شوێرە گوندێک نییە لەسەر کانیەکەی بەردەنوێژ نەبێ هیچ ماڵێک بەبێ بەرماڵ هیچ گوندێک هیچ چارێک بەبێ مزگەوت لە ئاوا بارودۆخەکە ئێوە بۆچی بیرتان لەوە کردو گروپێکی ئیسلامی دروستکەن بۆچی ئەم گروپە گروپێکی قومي نتوي صرفنا بو يعني سؤالك بجيه بلان با عزلكم ياما للراستيا ياما تماشا كاين ملتي كردستاني ياما شو كردستانك شو ملتك تقسيمي عن كرو لبين شنولاتك لبين شنولاتك جاء ملتكش ما لصا نو بينجي مسلمانة إيه باشا ياما أجر بيتو بمنهجك قرآني يا نبوي يعني سنة في صلى الله عليه وسلم بمنهجك رباني يا بلي منهجك نبوي هول بدين بو آزادي ملتك كمان محيطك يا محيطك إسلامية هم ملتك كمان إسلام مسلمانة هم محيطك هم دولة إسلامية هي يا ما أوكات اتهام رومانتيناكا بلين أمانة سبب فلان أيديولوجين أيديولوجيكي شرقي كمتمثلة بفكري روسي وصيني ويام خير بأم قضية شعاري ديمقراطي يعني غريب كان دوايا كان يا ما بو خمار رب ممدو قطبة قطبي شرق يا قطبي غرب أي بو خمار رب دنيين بقطبي أنبياء ومرسلين كهذا صوبي شو هزار بيغمر همو كهاتون هدف يعني سعادتي بشرية بوه أمجا تماشا بكين لأنجامي شاسر كوتبون هم بشريتي عن رزقار كردوه هم نتوكي خوش عن رزقار كردوه جال بروا يكمل كمان مسلمان بوه دو هم أولاتاني كوا يمان بشكروه ادعاء إسلاميتكن سيهم كردستاني أما اتفاقي ساكز بيكو أو ظلمي ليكو تقسيمي كروه اتفاق ساكز بوكي كي كرويتي عندي هذا مع عسكري الشرق وغرب كردوانا أمدو مع عسكره هیچ کامیان لەگەڵ کووردا ڕاستیان نەکەوە بەڵکو زوڵمیان لێ کردوین بۆ نمونە کاتی خۆی مەرحومی قازم محەممەد حکوومەتی مەهاباتی دروست کرد بە پشتیوانی ئیتحاد سۆڤێتی دوایی وەزیرێکی ئێرانی کە ڕوش بۆ مۆسکۆ ئیتفاقیەکی اقتصادی لەگەڵاکردن پرچی قازم محەممەدیان چۆڵ کرد ئەوە بۆ خۆشماریان ڕوخان ئەوە قازم محەممەد دوای 54 کە لە تاران سجن بوو عاقبەت لە مەیدانی چوارچرا خۆی هاوڕەکانی ئەعدام کرد ئەوە جا نقطەیەکە ماوە ئەمە ئەچمۆ سەر هین قەزی مثلا الشيخ محمود ملك رحمة هو قاضي محمد عالمي ديني بو باشا أنا قاضي محمد احنا الشيخ محمود ملك ملكيتي كردستاني إعلان كر دوائي كي هلصا أو ملكيتي إعلان بريطانيا من حتى لبرلماني بريطانيا جاري كان اجتماعي كي قورب ومعارض عراقي لي وتم ياما شكراين بشوار بشوا
ئەوەی کە ئێمە کە بە چاوبەشۆ ئەم پەرلەمانەیە زۆر باش فرانیەوە بۆ گۆرەگرین بمبخشە پشوێک کورد وەرەگرین و دواتر بەردەوام بەرەزان پشوویەک و پاشان ئەگەڕێنەوە وڵاتان.